ئەمڕۆ ئێمە ڕێکخراوینەوە لەگەڵ دەستەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە هەڵستاین بە پاکردنەوەی ئەم سەیرانگایە بە بۆ نوێی ڕۆژی ژینگەی کوردستانەوە بەداخەوە بەڵام بەڕاستەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرە بینیمان چەندێک ئەم سەیرانگایە پیسکراوە چەندێک ناهۆشیاری خەڵکە بەڕاستی ئێمە لێرەیە هەمووی کە سوکار و خزم و دۆست و هاوڕێ ئێمەیە کە سەردانی ئەم سەیرانگایەکە بەڵام بەداخەوە کە بینیمان بەڕاستی ئەوەی پاراگررتنی ژینگە هیچ شتێک لێرەیە بەدی نەکرا خاشاکێکی زۆر لێرە فڕەدراوە ئێمە هیوادارین لەم ڕۆژەیە پەیامی ئێمە ئەوەیە بەڕاستی هەر کەسێک کە ئێتە سەیرانگاکانەوە ئەو خاشاکە لەگەڵ خۆیان هەڵگرێت و بیباتەوە بەڕاستی ینی ژینگە سروشت ئەم ژینگە جوانەمان پێبەخشە بەڕاستی ئێمە بۆ ببینە هۆکاری پیسبوونی بۆ ببینە ئەوەی کە بەڕاستی ئەم هەسارەیە ماڵی هەر هەمومانە ئەگەر پاک ڕایگرین سوودی بۆ هەر هەمومانە بێ بۆ مناڵەکانمان ئەمانە بەڵام ئەگەر بە پیسی ڕایگری ئەبینین کە لەم دویانە گۆڕانکاری کەشوهاوای چی لێکرد زیانەکانی بۆ هەر هەمومان هەبوو بۆیە هیوادارم ئێمە بەردەوام بین لەسەر ڕێنمایەکە ئێمە وەکو ڕێکخراوی نوێ ئێمە پرۆژەمان هەیە کە هەموو ڕۆژێک ئێمە سیمینارمایە بۆ قوتابخانەکان بۆ هاوڵاتیان کە چۆن ئێمە ژینگە پاگڕا بگرین چۆن بتوانین کاریگەریمان هەبێت هیوادارم کە بە هەمومانەوە بتوانین ژینگە بە پاکی ڕابگرین.